پەرلەمانی عێراق وەک دەستگاکی چاودێری بە دووەداچوونی خۆی بۆ بەرپرسانی عێراق بەجێدێنێ. لەم دوایەش ماجیدە تەمیمی ئەندامی فراکسیۆنی ئەحراری سەربەڕەوتی سەدر لە پەرلەمانی عێراق بانگێشتی سەربەست مستەفا سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن کرد و 17 پرسیاری سەبارەت بە گەندەڵی ئارستەی ئەنجومەنی باڵای هەڵبژاردن کرد. هۆکارێکی زۆر هەن بۆ ئەوەی ئەم کۆمیسیۆنە بگۆڕێت. ئەم کۆمیسیۆنە لەسەر پشکایەتی سیاسی دامەزراوە. گشت ئەوانەی کە لە کۆمیسیۆنن نوێنەری پارتە سیاسیەکانن. کار بە پارت و فراکسیۆنەکانیان دەکەن. ئەم داواکاریەش داواکاریەکی جەماوەریە کە پێشلکاری مادی و سەرپێچی ئیداری و یاسایی و هونەری هەن کە ئەنجومەنی کۆمیسیۆن کردوویەتی. لە نێو 32 کۆمسیۆن و دەستگا باڵاکانی عێراق کورد تەنانەت یەک پۆستی بەدەستماوە، ئەویش کۆمسیۆنی باڵایی هەڵبژاردنە. بۆیە چەند ئەندامێکی کوردیش ڕەشبینن و چاوەڕێی لادانی سەرۆکی کۆمسیۆنی باڵایی هەڵبژاردن دەکەن. آخر پۆستەکە کورد هەیبێ لە دەستەکانە ئەویش لێ ئەسێنرێتەوە تەبیعی بەتەکید پێمە ناخۆشە، بەڵام باسەکە باسی گەندەڵیە. گەندەڵی شەرنی کاک سەربەستخۆی کردبێتی بە حکمی ئەوەی کە ئەوە سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە بەرپرسی یەکەم عادەتەندێ. مادام اختراع سڕیە زۆرجار ئەندام پەرلەمانەکە خۆی لە فراکسیۆنەکە خۆشێتی، بەڵام دەنگ ئەدا بە دژی خواست و ویستی سەرۆکی فراکسیۆنێکی سەرۆکی لیست و حیزبەکەی. بۆیە هیچ مەزمونیەوە بە تەسەوری منوەکو پێشبینیەک و پێشوەخت لاچن. هەندێک لە پەرلەمانتارانی کورد داوا دەکەن لێپرسینەوەی سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن سیاسی نەبێ و بەو چاوە سەیری نەکەن کە کەسایەتیەکی کووردە نەوەک سیناریۆی هەرە پێشووی لادانی بەرپرسانی کورد دووبارە دەبێتەوە. گومانیش وەکو ئەوەی ئەمڕۆ سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پرسیارەکانی زۆر بە میهێنی بە مۆزوعی جواب دەداتەوە و بە دۆکیومنت و ئەدلە جوابی پرسیارەکانی ماجیدە تەمیمی دەدات. هیوادارم استیجوابەکە استیجوابێکی سیاسی نەبێ و استهدافی کورد نەبێ. ئەگەر خوا نەخواستە ئەوان وەکو کورد سەیری کاک سەربەست بکەن، ڕەنگە بیانەوێت جارێکی تر سیناریۆکانی کە بەسەر کاک و شار زێواری هات دووبارە بکەن. لە نێو لادانومانەوەی سەرۆکی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن دەبێت باوەڕی بە ئەندامانی پەرلەمان بێنێ، بەڵام ئەگەر ئامانجی ئەم لێپرسینەوە سیاسی بێت ئەوە تا پرۆسەی سیاسی شکستێکی تر لە نێو لاپەڕەکانی خۆی تۆمار دەکاتەوە. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنجی ئەمریکا.